خۆشەویستان جارێک دەسڵاتان لە بێت و بە خۆشحاڵە و بەردەوامی لە پێشکردنی پرۆگرامەکەمان و بیدەرمان بن. کاک ئەبوبەکر یەکێک لەو شتانەی دیکە کە پرسیار لەسەر دەور و وجودی ڕۆشنبیر دروستەکە لە ناو حیزبەکانە کۆنگری حیزبەکانە. ئێمە کۆنگری زۆربەی ئەم حیزبانەمان بینیوە بەشێکی بەرچاو لە چاودێران ڕایان وایە کۆنگری ئەم حیزبانە پێشتر نەخشە بۆ داڕژراوە و کۆمەڵێک کەسی عسکەری و ئەمنی سەرەکەون لە هەموو کۆنگرەکانە و بڕیاری سیاسی حیزبەکان ئەگەر نەداست. ئەمە چیمان پێڵێ؟ ئەمە ئەومان پێناڵێ حیزب هەل لە بنەڕەتە ئیمانی بە دەورێکی حەقیقی نیە بیا بە ڕۆشنبیر تەنها بۆ ئەوە نەبێ دەموچاوی پێ جوان بکە. چۆن پێش جوابدانەوەی پرسیارەکە حەزەکەم لەسەر یەک نقطەی منهەجی تقریبان بۆسم لەسەر ئەوەی مامۆساعەتە. مامۆسایجان لە هەموو دنیای ناکرێت کۆی هەموو ڕۆشنبیرەکانیشان ڕخنەگرتن بێ و ئەو تعریفە زۆر تعریفێکی زۆر محددە ڕۆشنبیر تەنیا ئیشی ڕخنەگرتن بێ بە تایبەتی لە ناو میراتێک و فەرهەنگێکی فەقیری وەک فەرهەنگی کووردا من قەناعەتەکەم با نیوەی مسەقەفین لە بری ئەوەی ڕخنە بگرن فکرین تاجکەن هەستن بە کارەکەیشی تەرجمە من لەگەڵ ئەوەمیتر ڕخنەکانیش خۆ ڕخنەیەکی بنەمایشی زانستی و بنەمایشی ئەکادیمی میتۆدۆلۆژی نیە. سەبارەت بۆ پرسیارەی کاکومە پرسیارەکەی بەڕێز و کۆنگرەی حیزبەکان کۆنگرەی حیزبەکان بۆچی ئەزانچی ئەو خەڵکەی کە پەیدا بووە من نازانم نسلی سێمی مسەقەفینی حیزب من ناوێنم نسلی سێمی مسەقەفینی ناو حیزب بەڕاستی ئەو نسلەیە کە لە دوای شەڕی ناوخۆب خەرچە گەشە ئەکا بەڕاستی ئەم نسلە ئەوە تا بە حیزب بڵێ قوربانجان ئیشی من تەنها لافتە نووسین نییە، ئیشی من تەنیا بەیاننامە نووسین نییە، ئیشی من دروشم ڕازانەوەی دروشمەکان نییە، ئیشی من سیاغەکردن و داڕشتنەوەی هەواڵی بەڕێز ئینتاجکردنی فکرە بۆ لە پێناو چیە؟ لە پێناو ئەوەی فعلەن ئەم جۆرە لە حزبایەتی لە پارتایەتی حزبایەتیشی مۆدێرن بێ موسسەیەشی مۆدێرن بێ لە ناو سیاسی و بە فکریشی زۆر کە ئەرزیەتێکی فکری زۆری هەبێ. بۆ نمونە باسم کە سۆسیال دیموکراتە تا ئیسای ئەندامەکانی ناتوانن چوار دیار بڵێن ناسیۆنالیزمە بە حەماس و بە عاتیفە و بەمەوە قسە ئەکەن ئیسلامیە زیاتر لەسەر شەریعە وەسێتا لەسەر دنیای شتیکە کەواتە ئەبێ جۆرێک لە مسەقەف دروست ببێ نەبووە مامۆستا جۆرێک لە مسەقەف دروست ببێ ناو حیزبە تەنیا کاری بە فکریکردنە وتەنیا کاری بە ئەکادیمیکردنی حیزبە نەک بە حزب حزب بکات ببوونەوەرێکی مۆدرنی ئەکادیمی. کێشەکە لە پازیربوونی ڕۆشنبیران چالاک نەبوونیان لەوایە کە فکریان بەدەمنێنەوە یان کێشەکە خودی موسسەی حیزبەکە نا لە ڕۆشنبیر چالاک بێ ئەو وەزیفەی هەیەی ببینێ زۆر بە کورتی کاگومێت تاوان کەی مرۆڤ بتوانێت فکر بەرهەم بێنێ کاتێ بتوانێت تەئەمولی هەبێتی ڕامانەیە بێ. من پێم وایە لە ناو موسسەی حیزبەوە بە تایبەتی لە کۆمەلگایەکی دواکەوتوویەک و کۆمەلگای کوردیا ڕوبەری تەئەمولکردن و تێڕامان و حتا ڕوبەری خیاڵکردنەوە ڕوبەرێکی زۆر زۆر تەسکا چونکە کادری حیزب ئەبێ وەکو بەرنامەی حیز و وەکو سەرکردایەتی حیزب و وەکو پەیڕۆ پرۆگرامی حیزب بیرکاتەوە. من پێم وایە ناتوانێت لە دەرەوەی بیرکاتەوە کە ناتوانێت لە دەرەوەی ئەوە بیرکاتەوە ناتوانێت شتێک بەرهەم بهێنێ کە لە استراتیژ و بەرنامە و ئایدۆلۆژیای حیزب جیاواز بێ. و بەڵگەشمان هەیە لە کوردستانە مێژووی حیزبایەتی ئەوە نزیکەی 50 ساڵی تێپەر کردو هەتاکو ئێستا پێم بڵێ ئەو فکری لە کوردستان لە ناو حیزب بەرهەمهاتۆ چیە نەخێر هەربا لە کۆمەلگای کوردیەوە لە دروستبوونی نووسینەوە هەتاکو ئێستا ئێمە چه فکرێکمان بەرهەم هێناوە شتێک نییە ناوی بەرهەمێنانی فکر بێ شتێک ناوی فکری کوردی بێ من شتێک ئێمە هەتا ئێستا گومان لەوە کە شتێکە بێ ناوی ناسیۆنالیزم بێ بەڕاستی کورد هەتا ئێستا بزوتنەوەیکی ناسیۆنالیزمیە هەتا ئێستا شتێک بەرهەم نەهاتوە ناوی پرۆژەی ناسیۆنالیزم بێ لە کوردستانە. ئێمە عاتیفەی ناسیۆنالیست هەیە دروشمی ناسیۆنالیز هەیە بەس بەڕاستیەکەی هەتاکو ئێستا ناسیۆنالیزم نەبووە بە پرۆژەی کە توانی بێت بە بزوتنەوەیکی جەماوەری یەک ملاحەزەم هەیە یعنی ئەوەی کە حزب نایڵێ ئێمە تەئەمول بیر بکەینەوە جارێ کێشەیەک و بنیادێکی کۆمەڵگەیی فەرەنجی گەورەیە ینی حزب شەو بەسەرمانەوە نەوەستاوە لە ژووری تاریکە ئێمە تەئەمول بکەین بەڕاستی کە کێ حزب ئەم فەزای زیاڵ ئەم فەزا و ئەتمۆسفێرە یعنی چۆن لە دەرەوەی حزب من تێناگەم یعنی ئیلا ئەبێ وەکو حزب بکەیتەوە نا یعنی ئیسا من خەریکی جیل دوڵوزم بە فەڕەنسی کەی پارتیاتەوە قوربانجان خەریکی کاک فەلاحمان لاگەڵە لە هەڵەبجا بەڵێ کاک فەلاحم کاتت باش و فەرموو پامەکەت بگێنە. ئەلو کاگومێت ئێوارە باش ئێوارە باش بەخێراتنیە دومیوانە بەڕێسەکە دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز. من سەرەتا یەک پرسیار و ڕخنێکم لێ پرسیارەکەم لە بەڕێز کە عاتایە پرسیارەکەم وایە ئەبێ ڕۆشنبیر لە ڕخنە بترسێ با بڵێن بەڵێ ئەمە یەک دووش ڕخنەم لە بەرنامەکە دەیە کاکەونێژیان بەڵێ فەرموو
زۆر جار بینەران ئاگادارم دوور و نزیک پەیوەندی ئەگرێن بە بەرنامەکەتەوە یەکێک لەوانە خۆم کە پرسیارەکەن یا با بڵێن پێشنیار و سەرنجێکیانێت لە میوانەکانت بەڕاستی بە شێوەیەکی ڕاستەخۆ ناچێت لای میوانەکانت کە پرسیار و ڕاو سەرنجی بینەرەکان بە ببوورە پرسیارەکەی جەنابەت چی بوو ئێستا؟ ڕخنەیەکم لەسەر وتم جەنابەت ئەویش ئەوەیە کە بینەرەکانت ببوورە پرسیارەکەی پێشترت پرسیارەکەی پێشتم ڕۆشنبیر لە ڕخنە بترسێت. ڕۆشنبیر لە ڕخنە بترسێ. بەڵێ زۆر سپاس دەکەم بۆ جەنابیشت و بۆ هەموو بینەرانی ئازیزیش کە پەیوەندیمان پێوەکەن. ئێمە زۆر جار کۆمەڵێک پرسیاری زۆر و هاوشێومان بۆیە چ لە ڕێی تەلەفۆنەوە چ لە ڕێی فەیسبوک و ئیمەیلەوە ڕەنگە 10 تا 15 پرسیار بێت هەرێکێک لەو پرسیارانە بیخۆیتەوە بەرنامەیەکی وێ کاتێکی زۆریە من ناچارە بم ئەو پرسیارانەی کە هاوشێوەن یان یەک ناوەڕۆکیان هەیە کۆیان بکەمەوە بە شێوەیە گونجاو سیاغی بکەم و بیخەمە بەردەم میوانەکە بەو شێوەیە معالەجەی پرسیارەکانمان کردو ئەجینا قەدر الئیمکان پرسیاری هیچ بینەرێک و هیچ هەوڵەتێکمان فرامۆش نەکرد و سپاس بۆ پەیوەندەکەی جەنابەت کاک فەلاح کاک فەتحیمان لەگەڵا لە چەمچەماڵ کاک فەتحیم کاتت باش و فەرموو ببوورە بەڕێز هاوژین خانمان لەگەڵا لە ژاراوە هاوژین خان ئەم کاتت باش و فەرموو ئەم کاتی تۆش باش کاگومێجیان خۆشحاڵم کە توانین پەیوەندیەکە وەرگرم سپاس بۆ هاوڕێی بۆی وەرگرتم. هەڵبەتە بابەتی باسەکەتان زۆر زۆر گرنگە بەلامەوە من وەکو سەردا وەکو کچێک دواتر وەکو مامۆستای قسە دەکەم پاڕادێکی زۆر پشتگیری قسەکانی کاغاپا دەکەم دەستی خۆش بێ من یەک پرسیار لە کاک ئەبوو بەکر دەکەم ئایا ئەم دوو حزبی دەسەڵاتە چی نرخێکیان هێشتۆتەوە بۆ ڕۆشنبیر من کە مامۆستایەکەم ینی هەروەکو خۆم یانچیلی مسەقەفین مامۆستا مهندس دکتۆر رازانچی هەموو یەبێت دەست بگرێ بە کڵاوەکەی خۆیەوە بانەی بە بۆ لەبەر ئەگەر قسەیە بکە ئەگەر ڕەخنە لە حکوومەت بگرێ بە تێکدەر و نازانم کۆمەڵێک شت وەسفی دەکەن هەڵبەتە من ڕەخنەگرتن بۆ شێوە ناڵم ڕەخنەی ڕوخێنەر منیش لەگەڵی دانیم بەڵام مەبەستم ڕەخنەی دروستکەرە کاتێک کە گەنجێک کە مەسەقەتێک کە ڕۆشنبیرێت دەیوێت قسەیە بکات نەڕەخنەرە دەسەڵات بگرێ بەڕاستی حەقات زۆر سپاس بۆ پەیوەندەکەت خاتوواژین فەرموو فەرموو وەڵام پرسەرەکە بدەن ئایا ڕۆشنبیر دەکرێت لە ڕخنا نەخێر من پێم وایە ڕۆشنبیریش هەر وەکو هەر کەسێکی کە مرۆڤە بەڵام بەڕاستی خۆی ئەگەر من بۆ خۆم لەو کەسانم پێم وایە شتێک نییە بە بێبوونی ڕەخنە ناوی بنیت ڕۆشنبیر واتە پێناسی ڕۆشنبیر لەگەڵ ئەوەی کە دەبێ ئۆرگانێک کائینێکی ڕەخنەگر بێ بەبێ ئەوە پێناسی نییە مادەم ئەمە پێناسی ڕۆشنبیر من پێم وایە ڕۆشنبیر نابێ نە لە ڕەخنە بترسێت نە لەوەش بترسێ بەڕاستیەکەی کە کاتی ڕەخنە دەگرێت بیر لەو بکاتەوە کە ڕوبەڕووی چی دەبێتەوە کێپی خۆش و کێپی ناخۆشە ئەوەی کە هەر ئەمەش پێم وایە ڕۆشنبیری حیزبی جیاکاتەوە لە ڕۆشنبیری دەروی حیزب چونکە ڕۆشنبیری حیزبی کە کاتی قسە دەکا دەبێ ئاگای لەوە بێ کە سەرۆکی حیزب و کە مەکتەبی سیاسی حیزب و سەرکردایەتی حیزب و بەرژەوەندەکانی ناو حیزبی و تەکەتولەکانی ناو حیزب زویر نەبن پاڵی نێنە دەرەوە و دەیان نمونەی ڕۆشنبیرمان هەیە هەر ڕۆژی بە جۆرێک لە ناوم حیزبانە ڕسوا دەکرێن و دەکرێنە دەرەوە و پۆستەکانیان دەرەکرێن و ڕۆژنامەکان لێسەندرێتەوە هەموو ئەو واقعەکەیە بۆ بچووکترین زۆر سپاس کاک ئەبوبەکر ئایا بایەتی خۆتاکەەوە ئەتوانین وەڵامی پرسیارەکە بێتەوە لە حەزیتریش بێتوانێت باش ئایا ڕۆشنبیر وەکو هاوژین خان ئەڵێ هیچ نرخێکی ڕاستەقینەی بۆ نەماوەتەوە و ناچار بۆ دەست بە کڵاوەکەی خۆیەوە بگرێبانێ بە لەناو حیزبە بە احترامن ئەو مەزموعەیە کە ناکرێت پێیان بڵێ ڕۆشنبیر مەزموعەیە احترامن ئۆپۆرتۆنیستی ئینتیهازی مەسلحەت دۆست و مەسلحەت تەڵەبن بە فعلی لەگەڵ شەپۆلەکە ئاڕۆن من لەما لەگەڵتان مامۆسای جان لەما لەگەڵتان یعنی مسەقف هەبووە دەرکراوە لەناو ئەحزابەکانە من نەموزجیش ئەتوانم بدەمێ بەڵام ئێمە هەر پاشە قشە بکەین نەخێر مامۆزا من لەناو برادرانی پارتیا ناسراوە بە خیتابێکی نەقدی تۆزە ڕادیکاڵانەشم هەیە بەس قزم ئەوەیە لە شوێنەکەی تاسەر لێت قوبڵ بکەن ئەگەر ڕەخنەگەر بەڵێ قوربان جان دڵنیاتەکە مەگەر بەردەوام بگری من نازانم تۆ چی پارتی مامۆستا شتێک نییە بتبەخشی و لێو سێنێتەوە قەنەعاتێکی ترە قەنەعاتێکی ترە ینی ناوە چییە ئەو پرسیارەی یەک ڕاستکردنەوە هەیە بەو بەڕێزە بە هاوشین خانەگەرن کردێ باسی مامۆسا و مهندس و ئەم شتانی کرد جارێ ئەمەە مسەقف جایە مهندس جایە دووشتی جایە ینی خۆ شت نییە بە مسەقف ئەم مهندسێک و ئەندازیارێک مسەقفێ بەڕاستی یعنی بوونی نسبەیەکی زۆری شاهدەدار لە ناو حیزبا دلالت لە زۆری مسەقف ناکە لە ناو حیزبا ینی حیزبا بۆ لە کۆنگرەکەی لە ساچلی بەکالۆرە سۆبان بووە بەڵام ئەگەر بە مەفهومەکەی بەڕێز بێ ڕەخنەگرتن بێ ڕیفۆرم بێ ئیسلاح بێ عەقلانی بێ لە ساچن هەبوو لەو لە ساچل شادەدارە مامۆستا جان
لەناوە نا کەواتە مسەقف خاوەنی هین بەدەر لەوە مامەسا یەک نمونەت بۆ ئەهێنمەوە ئێمە دنیایەک ڕژاکەین ئەو ڕۆشنبیرانەی کە لەناو حزبن ئەڵێن یەک لەشکرتان لە خاوەنی بڕوانامە پێکێناوە بە تەسکیە بە مەکتەبەی حزب چۆن لە فەڕەنسا دوو پەیوەندیمان لەگەڵایەت دوای دەمەوەلات کاکسەرتیبمان لەگەڵا لە چەمچەماڵە کاکسەرتیب ئەم کاتت باش و فەرموو پەیوەندەکەت بکە شەو باش و دەستخۆشی ئەو تەوەلەت یەکەم برای بەڕێزم زۆر سپاس بۆ جەنابەت برای بەڕێزم هەوڵ و خەبات و تێکۆشان و ماندووبوونی ئێمە ساڵەهای ساڵە لە پێناو سەروەری و ئازادی و ڕەخنە و ڕەخنەگردنیش ڕەخنەش نیشانەی دڵسۆزی و بنیادنانێکی نوێیە لە نیشتیمانە بەڵام معنای ئەوە نییە هەر تەنانەت ڕووناکبیر و نووسەر و ڕۆشنبیر مافی ڕەخنە و ڕەخنەگردنیان هەبێ و ئەوان بزانن معنای ڕەخنە چییە هەموو تاکێکی ئەم کۆمەلگایە مافی خۆیەتی ڕەخنە بگرێ و لە مەعنا و مەفهومی ڕەخنەشتی ئەگا بەڵام من زیاتر پرسیارەکانم بۆ کاکی قەرەداخیە برای بەڕێزم لە ئێستادا ئێمە نابێ بڵێن ئەبێ هاسی ڕەخنە و ڕەخنەکردن و ئازادی و میدیای ئێمە لە ئاسی سوید و نەرویج و هند و بەریتانیا بێ برای بەڕێزم کاکی قەرەداخی ئێمە لایەزان لە بەردەم ڕەشەبایان بۆ ڕووخان کەی هەر کاتێ ئێمە وەکو گەلانی سەر ڕووی زەمین بووین بە خاوەن ئاڵا و حکوومەت و کیان و ئەمنی قەومی بەڵێ زۆر سپاس کاکسەرتیب کاک فەتحیمان لەگەڵا لە چەمچەماڵ کاک فەتحی ئەم کاتت باش و فەرموو زۆر سپاس بۆ جەنابەت بە خێراتنی و دیمیانە بەڕێزە دەکەم زۆر سپاس بۆ جەنابیشک دیارە من پرسیارەکەم بۆ مندوبی بەڕێز بەخوا ناوی نازانم کە مندوبی پارتیا لێرە و خزمەتکاری ئەوە بەڵێ فەرموو من پرسیارێک لەو بەڕێزە دەکەم ئایا واجباتی حکوومەت لە هەشتەکانەوە هەتا ئێستا هەتا ئەم دقەیە بەرامبەر بە سیاست بەرامبەر بە اقتصاد بەرامبەر بە کەرامەتی ئینسانەکان بەرامبەر بە نخبەی ڕۆشنبیر بەرامبەر بە گریمان درۆیەک دەستیەک دەکرێت واجباتی ئەگەر دەوڵەتم بۆ جیاکاتەوە لەگەڵ قسەی ئەو پیاوە بە ڕێزەویش ناناسم چێ زۆر مەمنونم وەکو جەدۆلێک بەڵێ زۆر سپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت باوکی محەممەدمان لەگەڵە لە کەرکک باوکی محەممەدەم کاتت باش و فەرموو ئەم کاتتان باش و دەستخۆشی بەنامەکەتان یەکەم زۆر سپاس بێگومان پرسی بوونی ڕۆشنبیر یان ڕۆڵی ڕۆشنبیری کوردی لەناو ئەحزابی سیاسیە من پێم وایە لە چوارچێوەی نەزەریە و بیرۆکە دەرنەچووە و ئەگەر تەماشای مێژووی 60 ساڵەی خەباتی نێتەوەی کورد بکەی بە سەرکرداتی ئەو هێزە سیاسانەی کە ئێستا بوونیان هەیە تاکە ئێستاش هیچ سیاسەتمەدارێک لە دوای وەکو مامۆستا عەتاقەرداغی باسی کرد لە دوای ئیبراهیم ئەحمەد و هەمزە عەبدوڵڵاوە هیچ سیاسەتمەدارێکی ڕۆشنبیری کوردمانیە خاوەن بەرهەمێکی سیاسی یان خاوەن نەزەریە و تیۆرێک بێ کە ئەو تیۆرە بە خاوەنەکەی بناسرێتەوە ئەمەش بەڵگەیە بۆ هەژاری کای سیاسی کورد لە پیاوی ڕۆشنبیر بەداخەوە ئەوەی کە وای کردووە کە لە ناو هێزە سیاسەکانی کوردستانە ڕۆشنبیر بوونەوەرێکی داما و بێدەسەڵات بێ ئەوە سیاسەتی هێزە سیاسی گەورەکان خۆیان بووە بەردەوام وەکو مامۆستا عەتاقەرداغی ئاماژەی پێکرد چەک بەدەستەکان هێزی کاریگەر و ناسراو بوون و قەڵەمەدەستەکانیش خەڵکانی پاشکۆ و خەڵکانی چاو لە دەستی ئەوانیتر بوونە هەتاکو بۆ شێوێش کورد سیاسەت بکات پێم وانێ ڕۆڵی ڕۆشنبیر لە هێزە سیاسەکانی ئەوڕێ کوردستانە بەڵێ زۆر سپاس دوایین پەیوەندی بەرنامەکەمان لەگەڵا کاک بەرزان لە کەرکک کاک بەرزانم کاتت باش و فەرموو هەلو بەڵێ فەرموو ئەو کاتە باش کاگنیجا هەموو کاتێکە باش بەڕێزی بە قوربان پێشەکی دەستخۆشی لەو برا بەڕێزاکەم کاک ئابوبەکر من ئەڵێم کە ئابوبەکر بەڕاستی دوو کادرێکی سەرگەوتی سۆز و سپاس دەکەم بەڕاستی ئەو تانە شیاڵتون ئەو قسانەوەکەی کرد من ئەڵێم ڕۆشنبیر لە کوردستانە ڕۆشنبیر هەر حەمیدا بەش بووە سەر حزبەکانە ئەو ڕۆشنبیریە وا لە کوردستانە ئەو ڕۆژنامە نووسا هەر حەمیدا بەش بووە یعنی ئەوە ڕۆشنبیر من بۆ چنی خۆم قەنەعەتم نییە ڕۆشنبیرێکی بێلایەن مابێ لە کوردستانە داوای سەرکەوتن بۆ کاک بەکرەکەم و دەستخۆشی لە بەرنامەکەی پیشەکەم بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزت کاک بەرزان کاک ئەتا ئەو هاوڕێمان کاک سەرتیب باسی لە مەسەلەیە کرد مەسەلەی نەتەواتی و هەر خۆشبەختانە باشێک دەتەوەرێکی من و پرسیارێک هاوڕێکی دیکەمان بە ناوی چۆماخان لەسەر مەسەلەیە پرسیارێکی کردووە من بەم شێوە پرسیارەکانی ئەوان سیاغاکەمەوە مەسەلەی چارەسەرنەبوونی کێشەی نیشتیمانی و نەتەوەیی لە کوردستانە مەعەکام نەگەشتنی دروست نەبوونی دەوڵەت
پێویستیەک ناخۆڵخێنە کە پێویستە ڕۆشنبیرانی کورد لە ناو حیزبەکان بن بۆ ئەوە یەک دەست و یەکدەنگ دیفاع لە مەسەلە نەتەواتەکان بکەن تەنزیری بۆ بکەن فکری بۆ بەرهەمبێنن. کاگومێت من بە یەکشتی سادەبیری جەناب بخەمەوە لە ساڵی 1950 و 59 ڕۆشنبیرێکی دیاری وەکو مامۆستا جەمال نەبەز کە من بە حیاتی پەیوەندیم بە کاژێک و باوانەوە هەبووە تەنزیرەکە بۆ ناسیۆنالیزمی کوردی و بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی. من دەپرسم حیزبەکانی کوردستان تا چەندێک گویان لە پیاوێتی وەکو جەمال نەبەز گرتووە. باشە ئەمە یەک. دووەم زۆرێک لە ڕۆشنبیرەکانی کورد خەریکی ئەوە بوون لەسەر مەسەلەی استراتیژی نەتەوەی و گوتاری ناسیۆنالیزم و بەرنامەوانە، بەڵام ئەوەی کە هەتاکو ئێستا خاوەنی بەرنامە نییە، بەرنامەی ناسیۆنالیستی نییە و بەرنامە نییە بۆ دروستبوونی دەوڵەت و بۆ سەربەوەی خۆی کوردستان، ئەوە ڕۆشنبیرەکان نین بەڵکو حیزب دەسەڵاتدارەکانی کوردستانن. لە کاتێکا کە بە فعلی کوردستان نیمچە ڕزگار بوو بە تایبەتی لە ساڵی 91 هەتا ساڵی 2023 ئەوە سەرکردایەتی حیزبەکانی کوردستان بوون، جارێکی کە وەکو سەیەکی پاکرا و کوردستانیان تەسلیمی بەغا کردەوە لە جیاتی ئەوەی هەوڵدەن کە هەرۆکۆی بریمەریش باسێکە کە تەسەورەوەیە کرد سەرکردایەتی سیاسی کوردی بە کەمتر لە دەوڵەت و سربەخۆیی ڕازی نەبێت. ناتالم بە یەک جملە، بەڵام ئەوە سەرکردایەتی یەکێتی و پارتی بوون کە چوونە بەغا و دەوڵەتیان بۆ بەغا دروست کردەوە و جارێکی کوردستان قسۆتە بەردەم مەترسیەکەوەی هەسە خۆیان سەری لێ دەرناکەن و نازانجێکن. یەکێکیان دەڕوا بۆ خارج، ئەوان لێرە لە کێشەیە لەگەڵ مالیکی ئەوی کەیان دێتەوە ئەمیکیان دەچێتەوە بۆ خارج هەر لێرە سێریکە. من ئێستا لە ڕۆشنبیرەکانی ناو یەکێتی و پارتی دەپرسم لە هەردووکیان دەورتان چییە بەرامبەر بە هەردوو سەرکردایەتەکەتان کە کوردستان ئەگەر ڕاستە ئەگەر بە حەقیقی لە بەردەم مەترسیە ئەم شێوەی پشیلە و مشکە چییە کە هەردوو سەرکردەکەیکەن، یەکێکیان لێرە یەکێکیان دەڕوا. تەنها هەر مەسەلەکەش ئەوەیە کێشەیەکی گەورەی ئەوە هەیە لە کوردستانە. من دەپرسم لە مستەخەفینی وەکو کاک ئەبوبەکر و هەموو مستەخەفانی ناو حیزب بۆ برادرش کە باسی ئەمی کرد ئەگەر ڕاست ئێستا کوردستان لە بەردەم مەترسیایە پێمان بڵێن مستەخەفەکانی ناو یەکێتی و پارتی بۆچی ئێستا سەرکردایەتیەکانیان ئیجبار ناکەن کە باشی بە یەکەوە دانیشتن. ئێستا ئەو ڕێکەوتنی کە ناوی ڕێکەوتنی استراتیژیەوە لە نێوان ئەم دوو حیزبەدا هەیە و لە کەناری هەرسدایەوە هەر بەناو ماوە. باشە بەحساب کوردستانیش مەترسی تێدایە، باشە بۆچی دوو سەرکردەکە خۆیان لە یەکتری دەشارن. هەر تێبینێکە ئەتۆی وەڵام پرسیارەکە بێتەوە، بەڵام من پرسیارێکمەیە و باشی محەممەدیش ئەم پرسیارێک کرد. پرسیارەکە ئەمەیە فکر لە تاریخی حزابی کوردیا بەرهەم نهاتووە. سەرکردایەتی کەک محەممەد دەڵێ بەشێکی گەورەی ئەمە مەسئولیەتەکەی سەرکردایەتی حیزبەکانن کە هەموو شتێکیان هەموو بڕیارێک هەموو کاریگەریەکانیان لە چنگی خوانێک وەکو دەدەوە هیچ زمینێکیان نەهێشتێتەوە بۆ بەرهەمهێنانی فکر و کاک عەتاش دەڵێ ئەگەر فکری شەبەی گوێ لێ ناگرن بە نمونە پیاوێکی وەکو مامۆستا جەمال نەبەز منەزری کوردایەتی مەشهورە، ئەم پیاوە 50 ساڵە فکر بەرهەمهێنێ بۆ کوردایەتی بەڵام کاریگەرنەوە فەرزابەت هەر کێشەکە بۆ مامۆستا جەمال نەبەزەوە، بەڵام بەهەرحاڵ بەچکە مامۆستا تەنیا نموزجی ئەو بەڕێز و ڕووناکبیرانە لەبەرەکە لە تایبەتن بە مەنتیقەیەک و مەنتیقەکانی کەش هەموو نمونونەکانی بە درێژایی باسکردنی لێرە تایبەت بوو بە مەنتیقەیەکتر ئەمە ئینتازکردنە لە زمانە، ئینتازکردنە لە قسای جەبرێکی لا شعوریە. من قەناعەتم بە شتێکی وا هەیە هەرچی تایبەتە بەوەی فعلەن مامۆستا جەمال مامۆستا سیاست لە زۆر وەکو فاکتێکی کۆمەڵایەتی پراگماتی بوونە. باشە من و تۆ کە لە ناو کتێبە ئاژین قسە ئەکەین ڕەنگە بڕێکی زۆر لە خەیاڵا بشین، بەڵام کە دواتر تێدا ناو معادلەیەکی سیاسیەوە هێزەکان دیارن لەسەر ئاسی واقع، مەساڵحەکان دیارن. باشە مەجموعەیە شت ئەو کاتە لێرە فعلەن ئەبێت تەعامولێک هەبێ پێوتێت پراگماتیکیانە ئەبێ ئەوەی کە بۆچی سیاسیانەیە ڕۆشنبیرانە نیە بیرت نەچێ لەگەڵتان بەڵام لەوەتەی بەشەر ئەمریکان ئەمریکا سیستەمێکی پراگماتیکە، بەڵام مستەقافە جدیەکانی ئەمریکا لە ناو سیاسەتی ئەمریکا لە جۆری گراوند فۆڵەر و ستینباڵۆ و لە جۆری چۆمسی هیچیان لە ناو سیاست جیان نابێت. ڕاستە ئازانشی مامۆستا من بۆ خۆم پیاوێکی پراگماتیکی نیم و ئەنتی پراگماتیکیشم بۆ حکومەی کە تەئسیری مەدرسەیەکی فەڕەنسیم لەسەرە. بەڵام مامۆستای جان من ئەگەر یەک قسە بکەم یعنی هەموو ئەو تهمەتانەی کە ئەبەخشێتەوە بەسەر حیزبە بڕێک ڕاستە بڕێک ڕاستە ڕاستەکەی ئەوەیە بە فعلی ئەگەر تۆمەت بەس بۆ پێڵی تۆمەت بۆ ڕخنندیە هەندێکی تۆمەتی تێگەی هەندێکی ڕخنەیە لەوەدا ڕخنەیە بە فعلی تەبیعەتی کای سیاسی وایە هەر مەجالی بە پەلە هاوێژێ، بەڵام سەقف ئەبێ چی بێ ئەبێ یەک کەناڵیزەی بکە بۆیە سەقفی ئەمڕۆی ناو حزبەکەی پاسیف بووە هینتاجیان نەبووە ناچارە حزبیش بە فعلی زۆر قسەتە
شتێک بە کورتی بەڵام آخر قسە کە ئەوەیە فعلەن نەموزجێکی تر لەو نەموزجەی کە بەڕێزی باسەکەیت و کە هەموو پاشکۆ بێ و ئیشی لافیتر نەموزجی تر پیا بووە هەیە و ئەبێ هەش بێ و ئەبێ پاشەکشێ بە زۆر سپاس مامۆستا دو قسە دەوبارەوە دو قسەی من ئەوەیە من ئومێدوار بووم کە ڕۆشنبیران لەناو دەسڵاتی کوردی لەناو حیزبی کوردیان لە پێگەی بڕاردانە بووناتون کە دڵنیام ئەگەر ڕۆشنبیر لە پێگەی بڕاردانە بۆە لە کوردستانە بە تایبەتی لە نێوان ئەو دوو حیزبە سەرەکیە ئەو هەموو بڕیارە بێسەروبەرەی کە لە ماوەی دروستبوونی ئەو دوو حیزب بۆ تاکو ئێستا درا من پێم وایە ئەو بڕیارانە بەو شێوە نەدەڕۆشت و کوردیش ئێستا لە بەردەمی ئەو مەترسیانە نەبوو چونکە ئەگەر عەقلی ڕۆشنبیر باڵا دەست بووایەوە بڕیاری ڕۆشنبیر وایە من دڵنیام بەلایەنی کەمەوە لە ساڵی 1992 کورد دەبووە خاوەنی سەربەخۆیی و دەوڵەتیشی دەبوو بەڵام هەتا بەم شێوەیە ڕۆشنبیر پاشکۆ بێ لە ناو حیزبە ڕۆشنبیر بەم شێوەیە پاشکۆ بێ لە ناو حیزبە من پێم وایە تەنها ئیش و کارە نابەجەکانی سەرکرداتی سیاسی کوردی جوان دەکات و هیچی پێ ناکرێت ئەگەر پاشکۆ بێ و پاشکۆشە تا ئێستا پەیدا بووە ناپاشکۆی ئومێد دەکەم پەیدا بێ بەڵام ئاسوێ دیار نییە زۆر سپاس خۆشەویستانەوەی کە گوتان لە بگفتووە پێدەم بۆ سەبارەت بە پەیوەندی نێوان ڕۆشنبیران و حیزب لە کوردستاندا بە میوانداری هەرێک لە بەڕێزان ئەمە ساعەتا قەرەداخی نووسەر و بەڕێز ئەبوبەکر جاف توێژەری سیاسی و کادری پەشکەوتوی پارتی دموکراتی کوردستان سوپاس بۆ ئێوەی ئازیزیش کە بەشدار بوون لە بەرنامەکەمانە سوپاس بۆ هەموو ئەو بینەران ئازیزانەی کە ئەم کاتان لەگەڵمان بەشدار بوون و بینەری پرۆگرامەکەمان بوون کاتێکی خۆش بۆ هەموو لاک و زۆر سوپاس زۆر سپاس زۆر سپاس